دیمەنیا سەواری درۆنێکە لە سنووری کۆیە. کێڵگەیەکی پەلەوەری بە ئەمریشک و ئالیف و بینا و تەواوی کەلوپەلەکانیەوە تەختی زەوی کردووە. پاچۆ پوچی درۆنەکەیە کە لێر تەقیەوە ئەلێریدا بوو. خاوەنی پرۆژەیەکە باسی ساتەوەختی ڕووداوەکە دەکات. ئەوەشی چرێکی فەرموو ئاماژە بۆ دەدات کە بەهۆی بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانەوە پرۆژەکەی بە تەواوی خاپوور بووە و زیانی نزیکەی 250,000 دۆلاری پێگەیاندووە لە کاتێکدا ئەوان مەدەنین و هیچ پەیوەندیەکیان بە جەنگەوە نییە. حرەسەکان تەلەفۆنیان لۆ کردم گوتیان کاک بکرد بە قوربان فریامانکەوە درۆن لەیدان کاتمە خوارێ ئاگرێک لێرانە ئاگرەکەم کوژان بەناوی هاتم ئاگرەکەی بکوژێنینەوە بێنەرەکەم کوژاندەوە دوگمەکەم لێدا و ئەحمەدی کوڕێکان گۆرە گوتی کاک بەکرد هات هەر خۆمەردان ناو ئاوەکەی و تاقیەوە 25,000 مشکم هەبوو 32 تەن علەفی تێدا بوو 10,000 لتر گازم بەس مەسرفی ناو قاعەکەم بەس ئیمریشک و علەف شتەکەم بەخوای خۆی لە 80 ملیۆنی دەدا 80 ملیۆنی. للحرق يعني زدت مزبلة ما أبي أي استفادة. پاسەوانی کێڵگە پەلەوەریەکەیە دەڵێت بەهۆی بردومانەوە تەواوی ماڵەکەی خاپوور بووە و خۆشیان بە ئاستەم توانیویانە ڕزگار ببن. هەمومان لێرە بووین کە بردومان کرا خێزانەکەمان چوونە دەرەوە کە بردومانی یەکەم کرا هەمومان ڕامان کردە دەرەوە لێدانی دووەم نزیکەی 15 خولەک دواتر بوو دوای ئەوەی کە لێدانی دووەم هات هەمومان ڕامان کردە ناو ئەم گەنم و دەغڵودانە هەمومان ترسا بووین منداڵ و ژن و ئەمانەش سەرجەمیان خاوەن پرۆژەی کێڵگەی پەلەوەرین لە سنووری کۆیە دەڵێن درۆنی ئێرانی تەنگی پێهەڵچنیون بە قسەی خۆیان هەریەکێکیان هەزاران دۆلار زیانیان بەرکەوتووە بە جۆرێک تەنها لە کۆیە 5 کێڵگەی پەلەوەری خاپوور بوون و دەیانی تر زیانیان پێگەشتووە. بەڕاستی کار و کەسابەت نەمایە نەکرێکاریشی هەیە نەحەڕەسی دەواجینیشت بۆ دەکا هەمووی ماشەڵڵا لە زەرد و زیانە هەمووی ئێستا حالە لێرە ڕاوەستاین ترسمانەیە تازە پێش ئێستا مقابلەی بکەن درۆن نازم درۆن بوو لی داچ بۆ کار و کەسابەتەکە نەماوە لەو منتیقەی بە ترسەوە دەی باری دەکەی دەبی ئێواران زوو بارکەی لەبەرەوەی ئامان نییە لێرە مەترسی هەیە صاحب قاعەکان کەسیشان بۆ ناکە کابرا دەرە مریشکم هەیە نایە بارکە کرێکار نایە ئیشت بۆ بکە. هەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان نین کە بەهۆی بردومانەکانەوە زیان بە پرۆژەکانیان گەشتووە. هاوکات ژمارەیەک لە کرێکار و کاسبکاریش بەو هۆیەوە بێکار بوون. جوتیارانی ناوچەکەش بە گشتی ترسیان لە بەردەوامی هێرش و بردومان هەیە بۆ سەرزەوی و کێڵگەکانیان. دەغڕودانە گژوجیا دار و درەختە ئەگەر بێت و ئەو بەردەوام بە زەوج گیان بە هەم شت دەگەیان هەم بە سروشتی بە سروش دەگەیانێ بە دەغڕودان دەگەیان زەر لە هەم خەڵک دەدا من داوا لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەتی عێراق کۆمەلگانی و دەوڵەتیان دەکەم داوا دەکەم ئێمە وەکو کابرا وە خەڵکی کاسب نەبینە ململانەی نێوان هیچ دەوڵەتێک لەبەر ئێمە خەڵکی کاسبین لەو دەڤەرە ئیش دەکەن داوا دەکەم بە زووترین کات ئەو درۆن و لێدان لە ئێمە لەو منتیقە دوور بخرێتەوە. زەرمەندانی هێرشەکان ئێران ئێستا داوای قەرەبوو لە حکوومەتی هەرێم و بەغداد دەکەن. حکوومەتی هەرێم ئاماری زیانەکانی بە فەرمی ڕاگەیاندووە. ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بە فەرمی ڕایگەیاند کە ئەرکی قەرەبووی زیانەکان دەگرنە ئەستۆ لە سەرانسەری عێراق. بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەیی بۆ قەرەبووی زیانمەندان نەنراوە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، کۆیە.